سڵاو بۆ ڕێزانم کاتتان باش لەم وانە فێرکاریدا باز لە جوێنیەتی بەشداریکردن لە ماڵپەڕی فڕەسەکەین. سەرەتا کە داخلی وێبسایتەکە بین لە ڕێگەی ئەم لینکەوە jobs.foras-iq.تعمل.com کە داخل بووین لێرە ماڵپەڕەکەمان لێ دیارە. دوو ئۆپشنمان هەیە، یەکیشیان داخل بوون وەکو خاوەنی کار، ئەو کەسانی کە کار دائەنن، یاخود داخڵبوون وەکو ئەو کەسەی کە بە دوای کاردا ئەگەڕێ. بۆ ئەوەی ئەگەر کەسێکیت کە بە دوای کاردا ئەگەڕێ پێویستە کلیک لەسەر تەسجیل دخول بکەی، بۆ ئێمە لێرە کلیک لەسەر تەسجیل دخولەکەین. سەرەتا لێرەدا لەبەرەوەی ئێمە بەشداریمان نەکردووە ناتوانین لێرە بچینە ژوورەوە، بۆیە پێویستە ناوی خۆمان تۆمار بکەین. هەر لەبەرەوە پێویستە کلیک لەسەر سەجیل بکەین. پاش ئەوەی کلیکمان لە سەجیل کرد، زانیارە کەسێتەکانی خۆمان داخڵەکەین. بۆ نمونە ناوی سەرەتا ئەنووسین ئەحمەد، ناوی خێزان بۆ نمونە ئەنووسین محەممەد، ڕەگەز لێرە دیاریەکرێ، وەروەها لێرەشدا ڕۆژی لەدایک بوون دیاریەکەی. بۆ نمونە ئێمە بۆ تێست لێرە 1991 مارچ 28/2/1991 لەم بەشەشدا ژماری مۆبایلەکەت داخڵەکەی، هەر ژمارەیەک بێت بۆ تێست ئێمە ژمارەیەک داخڵەکەین. لەم بەشەدا جنسی خۆ دیاریەکەی، ئەگەر خەڵکی عێراقی پێویستە وڵاتی عێراق هەڵبژێریت، و لە چه وڵاتێک ئەژیت پێویستە هەر جارێکتر وڵاتی عێراق هەڵبژێریت، و لە چه پارێزگایەکیت. بۆ نمونە ئێمە لێرە پارێزگای هەولێر هەڵبژێرین کە محافەزەت ئەربیل لە لێرە. دواتر لە چه شارێکی، ئەگەر لە ناوخۆی هەولێری هەر هەولێر هەڵبژێرین، ئەگەر لە مەخموری مێرمێرکەسۆر ناوچەکانی دەروبەری هەولێر هەر کامێکیان بێ هەڵێبژێرین، بەڵام ئێمە لێرە ناوخۆی پارێزگای هەولێر هەڵبژێرین. لە ناو المستەخدم سێ اختیارمان هەیە. یەکەمیان العادیە کە ئەمە هاوڵاتی ئاساییە، هەر هاوڵاتیەکی ئاسایی بێت. دووەمیان IDP مان هەیە کە Internal Displaced People-ن، ئەو کەسانەی کە لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە بوون بە پەنابەر و هەنایانێناوە بۆ شارەکانی تری عێراق. واللاجئین ئەو کەسانن کە لە دەرەوەی عێراقەوە هاتوونەتە ناو عێراق و لێرە لە عێراق ئێستا لاجئن. بۆیە لێرە ئێمە هاوڵاتی ئاسایی هەڵبژێرین. دوای ئەوەی هاوڵاتی ئاساییمان هەڵبژارد، ئیمێڵەکەی خۆت داخڵەکەی یاخود بەریدی ئەلکترۆنی. بۆ نمونە ئێمە شتێک داخڵەکەین لێرە هەر بۆ تێست. دواتر یوزەرنیم پێویستە داخڵکە یاخود ناوی بەکارهێنەر. ناوی بەکارهێنەر ئەتوانی هەر شتێک بێت، بەڵام پێشتر شتی لەو جۆرە بەکار نەهاتبێت. بۆ نمونە ئێمە لێرە نووسین ئەحمەد 1992 محەممەد. دواتر ژمارەی نهێنیەکەت داخڵەکەی. ئەمە هەر بۆ تێست ژمارەیەک بەکارهێنین کە پێویستە لە 8 ژمارە لە 8 کارکتەر زیاتر بێت ژمارەی نهێنیەکەت. دواتر ئەم ئۆپشنە چێک دەکەین و کلیک لەسەر سەجیلەکەین. دیارە لێرە ناکرێت ئەوەندە دوور و درێژ بێ یوزەرنێمەکە، بۆی ئێمە کورتیەکەینەوە. دوایین بڵێن ئەحمەد 1992 تێست. دیارە ئەم ئیمێڵە پێشتر گیراوە، لەبەر ئەوە دوایین بڵێن تێست 4@gmail.com. جارێکتر ژمارەی نهێنیەکە داخڵەکەینەوە. زۆر باشە، کلیک لەسەر سەجیل دەکەین. زۆر باش، نەجاح عملیەت تەسجیل. لێرە ئێمە بەسەرکەوتووی ئەکاونتەکەمان بۆ خۆمان دروست کرد. دوای ئەوەی کە ئەکاونتەکەمان دروست کرد، خۆمان ئۆتۆماتیشی لە ژوورەوە، پێویست ناکات جارێکتر بچینە ژوورەوە. ئەگەر بمانێ بچینە دەرەوە، لێرە کلیک لەسەر خروجەکەی نەچینە دەرەوە. بەڵام هەنگاوی دواتر بۆ ئێستا ئەوەیە کە بچینە بەشی حسابی، ئەچیتە پرۆفایلەکەی خۆت،
چێک ئەەکەیتەوە کە هەر زانیاریەکە داخڵ کردووە بە تەواوەتی داخڵ کردووە ئەگەر هەر شتێک هەبوو ویستت دەستکاری بکەیت بە هەڵە داخڵ کردبوو چاشەکەین و کلیک لەسەر حیفظ دەکەین بەوەی ئەپدێت بکرێتەوە. زۆر باش. دواتر ئەچینە ماڵپەڕی لاپەڕی سەرەکی وێبسایتەکە. بۆ نمونە بە دوای کاردا ئەگەڕین سەرەتا وڵات هەڵەبژێرین چ وڵاتێکە، وڵاتی عێراق. دواتر وەظیفەکە هەڵەبژێرین بە دوای چ کارێکدا ئەگەڕێ لە چ ئاستێکدا، بۆ نمونە با بڵێن ئیدارە. کلیک لەسەر ئیجاد الوەظائف ئەکەین. پێمان ئاڵێ کە ئێمە هێشتا سیڤیەکەمان بە تەواوەتی پڕ نەکردوێتەوە. لێرە چەند هەنگاوێکی تر هەیە پێویستە ئێمە بە دوایدا بڕێن. یەکەم هەنگاو سەرەتا هەندێک زانیاری زیاتری کەسی پڕەکەینەوە. بۆ نمونە لێرە ڕەگەزنامەکەی خۆت دائەنێ کە سەر بە چە وڵاتێکی. لێرە وڵاتی عێراق هەڵەبژێرین. دواتر proceed to create the CV ئەکەین. زۆر باش. لێرە ئێمە سێ اختیارمان هەیە بۆ ئەوەی CV دروست بکەین. یەکەمیان ئەوەیە کە خۆمان CVەکە بە دەستی خۆمان دروست بکەین. دووەمیان ئەوەیە کە لە لینکدینەوە زانیاریەکان بێنین. سێمیان ئەوەیە کە لە ماڵپەڕی بیت.com-ەوە زانیاریەکان بێنین. ئێمە لێرە خۆمان CVەکە بەدەستی خۆمان ئەنووسین و چاکەکەین. سەرەتا لێرە ئەمە ئەکاونتەکەی خۆتە پێویستە ئەم زانیاریانە هەمووی پڕ بکرێتەوە بۆی بەسەرکەوتووی کارێک دەست بکەوێت. بۆ نمونە لێرە لە تارگێت جۆب یاخود با بیکەین بە زمانی عەرەبی بۆ ئەوەی وازەحتر بێت. لێرە ئەمە زانیاریەکانی خۆتە پێویستە ئەم بەشانە هەمووی بە تەواوەتی پڕ بکەینەوە بۆ ئەوەی کە پێشکەشی هەر ئیشێکت کرد یاخود هەر کارێکت کرد بەسەرکەوتووی پێشکەشی بکەیت و زانیاریەکان دروست بێت. لەبەرەوە دەین لە یەکەم بەشەوە دەست پێکەین کە پڕیەکەینەوە کە وەظیفەت المەرغوبە ئەو کاری کە تۆ بە دوایدا ئەگەڕێی. لێرە بۆ نمونە ئێمە ئەنووسین سەرەتا یەکەم بەشە لێرە کە لەقەب الوەظیفی یاخود ناوی ئەو ئاستەی کە ئەو پۆزیشنەی کە تۆ ئەتەوێ تەقدیمی ئیشی بۆ بکەیت. لەم بەشەدا ئەنووسین بۆ نمونە مدیر مالی. لە چه منطقەیە یاخود لە چ ناوچەیەک ئەتەوێت ئیشەکە هەبێت. ئێمە وڵاتی عێراق پارێزگای هەولێر هەڵەبژێرین یاخود هەر پارێزگایەکی تر کە بمانەیە بۆ نمونە سلێمانی هەڵەبژێرین. هەدەفی تۆ هەدەفی میهەنی تۆ لەم کارەدا چییە، ئامانجەکەت چییە، گۆڵەکەت چییە، پێویستە لێرە پڕ بکرێتەوە. ئێمە هەر تێست ئەنووسین بۆ سەرەتا، بەڵام پێویستە خۆ زانیاری خۆت بە تەواوەتی لێرە بنووسی لەسەر ئامانجی تۆ لەم ئیشەیە. لە بەشی دواتر قطاع المەرغوب پێویستە ئەو بەشە دیاری بکەیت کە تۆ ئیشی بۆکەیت. لەبەرەوەی ئێمە لێرە نووسیومانە مدیر المالی ئەتوانین ئەو بەشە هەڵبژێرین کە زیاتر پەیوەندی بەو بەشەوە هەبێت. بۆ ئێستا ئێمە بەشی ئیدارە هەڵبژێرین. دواتر نوعیەتی تەوظیفەکە وتمان ئەرۆ بە هەمان جۆرە کە جۆری هاوڵاتی بوونەکەی تۆ دیاریەکەی ئەو کەسانی کە لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە هەڵهاتوون و بوون بە پەنابەر یاخود ئەو کەسانی کە لە دەروی وڵاتەوە بوون بە پەنابەر و هاتوونەتە ناو عێراقەوە یاخود هاوڵاتیشی ئاسایید. ئێمە لێرە هاوڵاتیشی ئاسایی هەڵبژێرین کە ڕێگولەرە. لێرە حالەی وەظیفی ئەگەر ئێستا کارت هەبێ ببرن حالەی وەظیفی لێرە باسی ئەوەکەی کە ئەتەوێ کارەکە فول تایم بێ یاخود پارت تایم بێ، واتە جزئی بێ یاخود کامل بێ. بە مانایشی تر کە بۆ نمونە ڕۆژێکی
کامل داوام بکەی یاخود نیو داوام بێت ئەمە داوامی کامل هەڵەبژێرین. ڕاتبە شەهری ئەو موچەیە کە پێت باشە بۆ ئەم کارە هەبێت چەندە، ئێمە $800 هەڵەبژێرین بۆ تێست و مستەواکەش دیاریەکەی ئایا مستەوایشی سەرەتایی بێ یاخود ناوناوەندی بێ یاخود ئیدارە بێ یاخود باڵا بێ، ئێمە لە سەرەتای هەڵەبژێرین و باسی ئەوەشەکەی کە ئایا ڕاستەوخۆ ئەتەوێت تەعین بیت یاخود ئەتەوێت مانگێکی پێ بچێ یاخود 3 مانگی پێ بچێ یاخود 6 مانگ کەمتری پێ بچێ و بۆ جۆرە ئێمە لەرە ڕاستەوخۆ هەڵەبژێرین. لەم بەشە کە ئاخر ڕاتب شەهریە باسی ئەوە کە ئەخیر جار کە موچە هەبوو موچە دۆرکرد بوو کار کرد بوو لە شوێنێک موچەکە چەند بوو، ئێمە بۆ تێست 600 USD هەڵبژێرین. لێرە ئەتوانین دراوەکە هەڵبژێرین، ئایا دۆلاری ئەمریکی بێ دیناری عێراقی بێ، لێرە بە دۆلاری ئەمریکی هەڵبژێرین. پاشان کلیک لەسەر حفێظەکەین وەکو ئەبینین لێرە ئەم بەشە پڕە بێتەوە بە سەرکەوتووی. دواتر دێنە بەشی دواتر کە معلوماتی شخصی هەیە، لێرە زانیاریەکانی تایبەت بە خۆت پڕەکەیتەوە کە ئێمە لە سەرەتا ئەمانەمان هەمووی پڕ کردوێتەوە، بەڵام لێرە لە سەرەتا حالەتە ئەشیرەمان پڕ نەکردوێتەوە فەبێ پڕی بکەینەوە. بۆ نمونە ئەتوانین لێرە ئەگەر هاوڵاتی ئاسایی دەتوانین لێرە هاوڵاتی هەڵبژێری یاخود ئەگەر ئیقامەت وەرگرتووە یاخود ئەگەر بە سەردان هاتووی یاخود لێرە زیاتر باسی ڤیزەیە یاخود ڤیزەی خوێندکاری وەرگرتووە بۆ جۆرە. بەڵام ئێمە لێرە هاوڵاتیشی ئاسایی هەڵبژێرین. لە بەشی حالە ئیجتیماعیە هەڵبژێری کە ئایا خێزانداری یاخود خێزاندار نیت، ئێمە وادانین کە خێزاندار نین و لە بەشی دوای ئەوە عادەتە معالین لێرە باسی ژمارەی ئەندامانی خێزانەکەتەکەی 5 هەڵەبژێرین. لێرە باسی مۆڵەتی شۆفێریەکەتەکەی، لە بەشی مۆڵەتی شۆفێریەکە باسی ئەوەکەی کە لە چ وڵاتێکدا مۆڵەتی شۆفێریت هەیە و دواتر حفەظت تعدیلاتەکەی بینین زانیاریەکان بە تەواوەتی پڕە بنەوە. لەم بەشە باسی زانیاری پەیوەندیەکانی خۆمانەکەین چۆن بتوانن پەیوەندیمان پێ بکەن. لێرە ئێمە ئیمێلەکەمان داغڵ کردووە، لە بەشی دواتر ژمارە مۆبایل جارێکتر ئەتوانین داغڵ بکەیتەوە. بۆ تێستان ژمارە داغڵەکەین، لێرە کۆدی هێڵەکەتە دواتر ژمارەکەی خۆت. بۆ نمونە ئەگەر ئاسیا بێ 770 ئەنووسی، ئەگەر کۆڕێک بێ 750 ئەنووسیت و بۆ جۆرە. ئەمە ئەگەر ئەمەریشی پەیوەندیکردن پێ بێ لە کاتی ڕۆژە بتوانرێت پەیوەندیت پێ بکرێت، لێرە داخڵەکەین یاخود ئامێریشی پەیوەندیکردنی ترت پێ بێت کە لە کاتی شەوا بتوانین پەیوەندیت پێ بکەین، لێرەش جارێکتر داخڵەکەین لە چ وڵاتێکی وڵاتی عێراق ماوەبژاردووە لە چ پارێزگایەکی پارێزگاکە هەڵەبژێرین. لێرە هەولێر هەڵەبژێرین ئەربیل، لێرە ناو نیشان ئەنووسین بۆ نمونە ئەنووسین سەربەستی کە گەڕەشی سەربەستیە. ئەگەر زانیاریشی زیاترت هەبێت لەسەر عنوانەکەت هەر لێرە ئەنووسی. دواتر ئەگەر پێویست کات دووبارەی بکەیتەوە ئەتوانی ئیمێڵەکەی خۆت لێرە جارێکتر ئەنووسیتەوە. ئەگەر بەریدت هەبێت لێرە کۆدەکەی داخڵەکەی، ئەگەر فاکست هەبێت لێرە ژمارەکەی داخڵەکەی، ئەگەر وێبسایتیشت هەبێ یاخود ماڵپەڕی ئەلکترۆنیت هەبێ لێرە داخڵ بکەی. ئێمە بۆ نمونە ئەنووسین بۆ نمونە شتێکی لەو جۆرە ئەگەر هەبێت. دواتر حفەظ تعدیلاتەکەین کە بەسەر کەوتووی پڕە بێتەوە. لێرە بۆمان دەرەکەوێت کە سەتا چەند پرۆفایلەکەمان بەتەواوەتی پڕ کردوێتەوە تا ئێستا 154. بۆیە این بەشێکی تریش
پڕەکەینەوە کە بەشی خیبرێ لە بەشی خیبرە باسی ئەو خیبرانە ئەکەین کە تۆ هەتا ئەو کارانەی کە پێشتر کردوتن ئایا هیچ خبرێکی مهێنیت نییە ئەگەر بنووسی لە ئەوە هیچ شتێک نابێت و ئەتوانی احفاظ بکەیت و بڕە کە دەلالە لەسەر ئەوەی هیچ خبرێکت نییە ئەگەر کلیک لەسەر نەعەم بکەیت پێویستە هەموو زانیاریەکان داخڵکەی لەسەر ئەوەی کە خبرەکەت بە چ جۆرەکە لێرە ڕۆژی دەست بەکاربوون ڕۆژی واسێنان لە کارەکە لە چه وڵاتێک بۆ کارەکەت هەڵێبژێری لێرە ناو نیشانەکەی ناوی کۆمپانیاکە ئەو کۆمپانیایە لە چ بوارێکە ئیشی کردو هەڵێبژێریت کارەکەت چ جۆرێک بووە لێرە هەڵێبژێریت و ئەو پلەی تۆ لەو کۆمپانیایە ناوی چی بووە لێرە بە تەواوەتی ئەینووسی و لێرەش چەند زانیاریەکی زیاد لەسەر کارەکەت بۆ ئەوەی پێشکەوێن ئێمە ئەم بەشە بەجێهێڵین دواتر دێنە بەشی تعلیم لە بەشی تعلیم خوێندنی خۆت داخڵەکەی لەکوێ خوێندووتە ئەگەر لە زانکۆ خوێندووتە یاخود لە هەر پەیمانگایەک لە هەر جێشی تر لێرە ناوی شوێنەکە داخڵەکەی دواتر وڵاتەکە داخڵەکەی لە چه وڵاتێکا بوون دواتر پارێزگاکە دواتر جۆری بڕوانامەکە ئایا دبلۆمە بەکالۆریۆسە دبلۆمی باڵایە ماجستێرە دکتۆرایە دواتر تەخەسوسەکەی خۆت داخڵەکەی لەو زانکۆی کە خوێندووتە چ تەخەسوسێکت هەبووە بە ئێمە ئەمانە هەر بە تێست پڕ بکەینەوە ئێرە شار عێراق هەڵەبژێرین بڵێن بەکالۆریۆس تێست طبعا ئێوە وەکو من نابێت تێست بنووسن لەبەرەوەی ئەبێ زانیاریەکان کەسەکانی خۆتان داخڵکەی ئێمە بەس بۆەوەی پڕی بکەینەوە لێرە ئەوە نووسین معدل لێرە تێکڕێک و نەورەکەت ئەنووسی بۆ نمونە ئەگەر لەسەر 4 بێت ئەینووسی لە هەندێک زانکۆ لەسەر 4 لە هەندێک زانکۆ لەسەر 5 لە هەندێک زانکۆ لەسەر 20 لە هەندێک زانکۆ لەسەر 100 ئەگەر لەسەر 100 بێت بۆ نمونە ئەنووسین 89 ڕۆژی تەواوبوونت چەند خوێندنت تەواو کردووە ئەنووسین 2016 و لێرەش هەندێک زانیاری زیادە لەسەر زانکۆ و خوێندنەکەت ئەتوانی داخڵکەی ئێمە چەند تێستێک ئەنووسین دواتر کلیک لەسەر ئیحفاظەکەین پڕ بێتەوە دیارەکەوێت کە لە بەشی خوێندنمان بەکالۆریۆسمان هەیە بە پێی ئەو جۆرەی کە داخڵمان کردو ئەگەر بمانەوێت زیادی بکەین کلیک لەسەر ئیضافەکەین و خوێندنێکی تر زیادەکەین لە بەشی داهاتووتر کە بەشی تواناکانتە مەهارات لێرە توانەکانی خۆت داخڵەکەی بۆ نمونە لە چیدا باشی ئێمە بۆ نمونە ئەنووسین ئیدارە لە چ مستەوایەکەی سەرەتایی مامناوەندی پێشکەوتووی مانووسین مامناوەند چەند ساڵ خبرەت هەیە 3 مانگ و کەمتر 6 مانگیان کەمتر ساڵێکیان کەمتر و بۆ جۆرە ئێمە نووسین ساڵێکیان کەمتر دوایین جار کە ممارەسەت کردووە کەی بووە ئەخیر جار کە ئەو توانایەت بەکارهێناوە کەی بووە بڵێن لە مانگێک کەمتر دواتر کلیک لەسەر ئیحفاظەکەین لێرە زیادە بێت لە بەشی داهاتووتر بەشی لوغاتە خۆ بەشی زمان ئەو زمانانەی کە ئیزانین دوایین لێرە زمانی عەرەبی هەڵبژێرین ئەڵێن مامناوەندین مستەواکە هەڵبژێرین دواتر چەند ساڵ خبرەمان هەیە توانین بڵێن کەمتر لە 5 ساڵ ئەخیر جار کەی بووە کە بەکارت هێنەوە مانگێک کەمتر کلیک لەسەر ئیحفاظەکەین و زیادە بێت زمانی عەرەبی ئەگەر زمانی تریشتمان هەبوو لێرەدا کلیک لەسەر ئیضافەکەین و زیادەکەین دواتر لە بەشی المعرفون ئەو کەسانەیە کە تۆ ئەناسن و ئامادەن پاڵپشتی تۆ بکەن بۆ وەرگرتنی هەر کارێک ناوی کەسەکانە نووسیت بۆ نمونە نووسین محەممەد مەجید هەر بۆ تێست ئەم کەسە پاڵپشتیەکە کارەکەی چییە بۆ نمونە نووسین مدیر
ناوی کۆمپانیاکەی چییە؟ ئێمە هەر ئەنووسین تێست، ناوی هیچ کۆمپانیاک ناهێنێ و ژمارەی مۆبایلەکەی توانین داڵکەی لەم بەشە کۆدی وڵاتەکە نووسی کە بۆ عێراق 964 دواتر ژمارەکەی لێرە توانین داخڵ بکەین هەر بۆ ئێستام ژمارە نووسین دواتر ئیمێڵەکەی ئەگەر هەبێت بەڵام ئێمە لێرە هیچ نەنووسی ئەگەر هەبێت لێرە توانین ئیمێڵەکەی بنووسی کلیک لەسەر ئەحفەظەکەین ئەم بەشەش پڕە بێتەوە لە بەشی ئەڵویەت باسی ئەوەکەن کە تۆ لە چ شوێنێک ئەندامیت لە چ دەستگایەک یاخود لە چ شوێنێک ناوی دەستگاکە ئەنووسی لێرە ئەمە نووسین تێست لە کێوە لەوێ ئەندامین بنووسین 2011 مانگی مارس و ڕۆڵەکەت لەوێ چییە چه ڕۆڵەکەت هەیە بوونە تەنها نووسین ئەندامی ئاسایی ئەڵوو کلیک لەسەر ئەحفەظەکەین و زیادە بێت ئەگەر لەم بەشەی داهاتووە باسی CV خۆتەکە ئەگەر بە وۆرد یاخود خۆت دیزایانی CVێکی خۆتت هەبێ ئەتوانین لێرە کلیکی لەسەر بکەیت و CV خۆت زیاد بکەیت دوای ئەوەی ئەمەمان تەواو کرد ئەچینەوە لاپەڕەی سەرەکی لە لاپەڕەی سەرەکی دارێکتر دێنەوە ئەو کارە هەڵەبژێرین کە ئێمە بە دوایدا ئەگەڕین بۆ نمونە بەشی ئیدارە وڵاتی عێراق بەشی ئیدارە پلەی نەمادی مەسەلەن کلیک لەسەر ئیجاد الوظائف بکەین لێرە ئەو دەستگا و کۆمپانیا و ڕێکخراوانە ئەبینین کە کاریان هەیە لەو بارەدا بۆ نمونە ئەم کارە دەستنیشانەکەین و کلیکی لەسەرەکەین دوای ئەوەی دەستنیشانمان کرد لێرە ئەتوانین هەموو زانیاریەکان بخوێنینەوە کە لە سەبارەت بەو کارە دانراوە پاشان ئەگەر بمانەیە پێشکەشی بکەین بۆ ئەم کارە کلیک لەسەر تەقەدم الآنەکەین دوای ئەوەی کلیکمان لەسەر تەقەدم الآن کرد لێرە هەموو زانیاریەکانمان پێشانەیە کە تۆ بۆ ئەم کارە کە گەست ریلیشنە کارەکەی ناوی کۆمپانیاکە ئەم کۆمپانیایە سیرەی داتی خۆت ئەگەر هەدبێ ئەوەی کە پڕت کردوتەوە لێرە پیشان ئەدرێ ئەتوانین کلیک لەسەر ئاڵف بکەیت بۆ زانیاریەکانی خۆت ببینی بزانی هیچ هەڵەیەکی تایە تاچیت بکەیتەوە ئەمە زانیارە کەسەکانی خۆتە لێرە ئەتوانی دەستکاری ئەو ڕقم و ئیمێلەی خۆت بکەیت کە داخڵت کردووە بۆ ئەوی ئەم کۆمپانیایە ئەگەر تۆیان بەدڵ بوو پەیوەندیت پێ بکەن لێرە ئەیبینیت ئیمێلەکەت ئەمەیە و ژمارەی مۆبایلەکەت ئەمەیە ئەگەر ئەزانی هەڵەیە هەڵەیتایە کلیک لەسەر ئێرە ئەەکەیت و نوێی ئەەکەیتەوە ئەتوانی لێرەدا لەم بەشە چەند وتەیەکی خۆت داخڵ بکەیت لەسەر ئەوەی کە تۆ پێت وایە چۆن باشی بۆ ئەم کارە و بۆچی پێت وایە تۆ شایستەی بۆ ئەم کارە و خۆت بە کەسێکی گونجاوەزانی بۆ ئەوەی لەم بەشە وەرگیری دواتر کلیک لەسەر تەقەدم الآنەکەین لێرە ئیرۆرێک وەرەگرین پێمانەڵێ کە ئەو زانیاریانەی کە تۆ داخڵت کردووە یەک ناگرێتەوە لەگەڵ ئەوەی کە ئەم کارە بە دوایدا ئەگەڕێت هۆکارەکانیشی لێرە پێمانەڵێ هۆکارەکەی ڕەگەزە دیارە لێرەدا لەم کارە بە دوای ڕەگەزی مێلە دەگەڕێن ئێمە لێرە ڕەگەزی نێرمان داخڵ کردووە ئاگادارت ئەکاتەوە لێرە بەڵام لەگەڵ ئەوش ئەتوانی هەر پێشکەشی بکەیت کلیک لەسەر تەقەدم في أي حال ئەکەی بۆ ئەوەی پێشکەشی بکەیت ئەگەر نەتویست پێشکەشی بکەیت عەدەم تەقدیم ئەکەی کلیک لەسەر تەقدیم في أي حال ئەکەی بۆ نمونە ئەگەر بمانەوێت پێشکەشی بکەین لێرە پێت ئەڵێت تەأکید لەقد أرسل طلبك بنجاح بەسەرکەوتووی فۆرمەکەمان لێرە پێشکەش کرا دوای ئەوەی فۆرممان پێشکەش کرد بەسەرکەوتووی چاوەڕێیەکەین بۆ ئەوەی پەیوەندیمان پێ بکەن لە ڕێگەی
ئەو ژمارە تەلەفۆنێک کە خۆت داغڵت کردووە یاخود ئەو ئیمێڵەی کە نووسیوتە لە پرۆفایلەکەتە. سوپاس بۆ گوێگرتنتان، کاتێکی خۆش.